پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت هەر کەسێک سێ کچی هەبێ یاخود سێ خوشک، دوو کچی هەبێ یاخود دوو خوشک بەخێویان کات، لەگەڵیانە باش بێت، تەقوای خوا بکات، لەسەر مۆدیر پەروەردەیان نەکات، لەسەر ئیسلام پەروەردەیان کات و داپۆشرا و بە حیا و بە حورمەت بن. دوو کچ دوو خوشک، سێ کچ سێ خوشک، هەر کامێکیان بێ. ئیتر دوو خوشکت هەیە یا دوو کچت هەیە، سێ خوشکت هەیە یا دوو خوشکت هەیە، ئەگەر بەخێویان کەی ئەوە تۆ دوو پاداشتت بۆ هەیە. کچ هەر ئافرەتە، خوشکیش هەر ئافرەتە. ئاینی پیرۆزی ئیسلام ئەوەندە ڕێزی لەگرتووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ فله الجنة، ئەو کەسێک کە دوو خوشک یا دوو کچ بەخێو دەکا بەهەشتی بۆ هەیە. وە لە ڕیوایەتێکا فەرمێ کن له سترا من النار، ئەبێتە هۆکارێک بۆی کە خوای گەورە لە جەهەنەم ڕزگارت کە. کەواتە بەخێوکردنی ئافرەت کچ بێ یا خوشک هۆکارێکە بۆ چوونە بەهەشتت، هۆکارێکە بۆ ڕزگاربوونت لە ئاگری دۆزەخ. ئەوە مافی ئیسلامە بەرامبەر بە ئافرەت کە خوشکی تۆیە یا خود کچی تۆیە. بۆیە ئەوەندە ئیسلام ڕێزی لە ئافرەت گرتووە، ئەگەر بەخێوی کەی هۆکارێکە بۆ چوونە بەهەشتی تۆ، هۆکارێکە بۆ ڕزگاربوونت لە ئاگری دۆزەخ. بەڵام ژان ژاک ڕۆسۆ کە یەکێکە لە قدوەکانی بێدینەکان لە مامۆساکانی ئەوان دەڵێ ئافرەت پرچی درێژە، ڕێزم بۆ ئافرەتان و خوشکان هەیە، بەڵام عەقڵی کورتە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەوەی دوو کچ دوو خوشک بەخێوکە بۆ بەهەشتە لە جەهەنەم ڕزگاری دەبێ، ئەمیش دەڵێت ئافرەت عەقڵی کورتە. چەنێ پرچی درێژە؟ عەقڵی کورتە، واتە عەقڵی نییە. بەڵێ برا بەڕێزەکانم، با بزانین ئیسلام چ نیعمەتێکە وەکو خۆی جێبەجێ کرێت. ئەوانە ئاوا بەو شێوەیە دەڕوانە ئافرەت، ئیسلامیش ئابە و شێوەیە ئەڕوانێتە ئافرەت هۆکارێکە بۆ چوونە بەهەشتی تۆ. ئەگەر بەخێویان بکەی کچەکانت خوشکەکانت بەخێو بکەی، نەک زڵمیان لێ بکەی. بە دژمنانی ئیسلام دەڵین، بە ناحەزانی ئیسلام دەڵین، بەوانەی کە ڕەخنە لە ئاینە پیرۆزەکەمان دەگرن دەڵین ئافرەت لە دینی ئێمەدا زۆر زیاتر لە دینەکەی ئێوە لە بەرنامەکەیەوە ڕێزی لێگیراوە. بەڵام کاتێک کە ئافرەت دەبێتە خێزانی تۆ، دەبێتە ژن خێزان، ئیسلام زۆر ڕێزی لێگرتووە. لە ئەوروپا جاریوە ژن و پیاون بە حساب هاوڕێی خۆشەویستی یەکن، کاتێ ڕۆن شوێنێک شتێک خۆن هەر کەسە پارەی خۆیەدا، ئەبێ وەکو پیاو ئیشکە. بەڵام لای ئێمە ئافرەتی ئێمە لە چاو ئافرەتی ئەوانە ئاغا و پاشایە، ڕێز و حورمەتی لێگیراوە. خوا فەرزی کردووە لەسەر پیاو ئافرەتیش بەخێوکە، خزمەتی کە، ئەبێ کارەکەری و حەماڵی و هەموو شتێک بۆ خێزانەکەت بکەی. بەڵام لەوە لای ئەوانە ئەو شتە نییە، ئافرەت بۆ خۆی ئەژی، پیاویش بۆ خۆی ئەژی. کەواتە ئاگادار بە ئیسلام ئاینی ڕەحمەتە بۆ ئافرەتان. هەر خوشکێک بێوێ لە غەیری ئیسلام مافی خۆی وەرگرێت دنیا و قیامەتی دەڕوات. دڵنیا بە لەوە ئیسلام مافی تۆی داوە خوشکە بە ڕێزەکەم.